سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. داواکارین لە پەروەردگار بەخاتر ناوە جوانەکانی بارانی بەڕەحمەت بارێنێ بەسەرم وڵایەتماندا. وتاری ئەمڕۆ ئینشا الله تعالی لە خزمەتی ئێوەی بەڕێز باسی ئێوە دەکەین خۆپاراستن و دەسەڵگرتن لە تاوان و گوناح چی بەنهێنی بێ و چی بە ئاشکرا بێ. واتە ئینسان خۆی دوو بگرێتەوە لە تاوان، چی بینی خۆی خوا بێ و چی بینی مرۆڤەکان بێ و ئاشکرا بێ. خوای پەروەردگار لە قورئاندا جەل جەلاله داوامان لێکا لە هەردوو گیانە دوور کەوینەوە لێی. وذروا ظاهر الإثم وباطنه إن الذين يكسبون الإثم سيجعلون بما كانوا يقترفون. واتە خوای پەروەردگار داوامان لێکا لە گوناح و تاوان و سەرپێچی چی بۆ نمونە ئاشکرا بێ و چی نهێنی بێ دوور کەوینەوە لێی. و پاشانش ئەوانەی ئەو کەسانەی کەوا ئەم تاوان و ئەم سەرپێچی ئەنجامەدەن ئاگایان لێبێ ئەگەر دوور نەکەونە لێی، تەوبە نەکەن و پەشیمان نەبنەوە، خوای پەروەردگار سزایەکی یەکجا توندی داناوە بۆیان و تۆڵەیان لێ دەکاتەوە لەسەر ئەوەی کە یاخی بوون، واتا بە قسەی خوای پەروەردگاریان نەکرد جەل جەلاله. چکە تاوان و گوناح وا لێ ئەکا مرۆڤەکە هەموو ژیانی ڕەشکە. ئەگەر دەست لە تاوان هەڵنەگری، ئەو تاوانە وا لێ ئەکا هەم دڵت هەم ژیان ڕەش ئەکا. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام تاوان ئەوەی ئینسان دڵی وەک پارچەیە سپی وایە، کاغەزێکی سپی. ئەم کاغەزە سپیە ئەو دڵە جوانەی تۆ ئاوایە. یولد عەلە الفطر، واتە لەسەر سپێتی و جوانەتی خوای پەروەردگار هاوردێتە دنیا. کاتێ مرۆڤ ئەو ئینسانە تاوانێکەکە خاڵێکی ڕەشی تیادا ئەنرێ. ئەگەر تەوبە بکا و پەشیمان بێتەوە، ئەم خاڵە هەڵدەگیرێ لەو لاپەڕە سپیە، لەو دڵە پاکە و جوانە و بێگەردە. بەڵام ئەگەر تەوبەی نەکرد و بەردەوام بوو، خاڵێکتر دائەنرێ، خاڵێکی ڕەشی تر. ئەگەر تەوبەی کرد هەمووی لا ئەبرێ، بەڵام ئەگەر تەوبەی نەکرد، ئەوە ئەو دڵە پاکە، ئەو کاغەزە سپیە هەمووی هەتا کۆتایی بە گوناح و تاوان ڕەش دەبێتەوە. ئێستا دەچین بۆ حەج، ئەوەی حەجی کردووە و ئەوەی کە عەمرەی کردووە چووەتە ماڵی خوا، خوای گەورە لە هەموو لایەک وەرگرێ. ئەوەیشی نەچووە، خوای گەورە بیکاتە نەسیب. ئەچین بۆ بەردەڕەشەکە، خۆمان واڵێن ئەو بەردەڕەشە ڕەش نییە لە ئەسڵا، ئەوە بەردی باشتە، کار و کردداری بەنی ئادەم و مرۆڤ ڕەشی کردووە. ببینین چەندێ ڕەشە، ئەوە تاوان ڕەشی کردووە. دڵەکەی تۆش وەک ئەو بەردە سپیە، ئەگە وریای نەبیت وەک ئەو بەردە ڕەش دەبێتەوە لە دنیادا بە تاوانەکەی خۆ، ئەبێ زۆر وریابی. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ وریابن هەتا ئەگەیەتەوە ئایەتە کەلا بەڕان عەلا قولوبهم ما كانوا يكسبون. واتە ئەو دڵە وا ڕەش دەبێ، وا لەک دەگرێ، هیچ تێ ناتوانێ لای بێ. ئێستا هەندێ مرۆڤێ دڵی وا ڕەش بووە، تاوان وا دڵی دابۆشیوە، هەرچی ئەکان ناتوانێ سەیترە بکاتە سەر دڵی و کار و کردداری ژوورەوە. بۆیە تاوانکردن دوو بەشە، ئەوەی لە دەرەوەیە ئینسان ئەوەیە کە غەیبەتە و بوختیانە و نەمیمەیە و ئەمانەیە کە دەیکا لە دەرەوە. ئەوەی کە لە ژوورەوەیە حەسوودیە و چاوپیسیە و ئەو نەخۆشانەی کە لە دڵا هەیە، ئەبێ هەردگی تۆ پاکەیتەوە، هەم لە دڵەوە و هەم لە دەرەوە. چونکە ئەگەر دەرەوە پاکەیتەوە، ناوە مەعدەنەکە پاک نەبێ، ئیسفادەی نی. مرۆڤ مەعدەنی هەیە، ئەو مەعدەنە ئەگە پاک بوو پاک ئەدا، ئەگە پیس بوو قیمەتی نییە، با دەرەوە هەر پاک بێ. ناخی مرۆڤ چاک بوو، باش بوو، پاک بوو، هەموو کردەوەیەکی جوان و شیرین بە جوانی بە پاکیەیدا. بەڵام ئەگەر نەبوو، خوا پەنامان بدا، ئەو دڵە گردی گردە بێ، ڕەش بوو بێ،
تاوان و سەرپێچی دایپۆشی بێ هەر کردارێ ئینتاجەکە کار و کردارەکەی جوان نییە ئەبینی خراپ ئەشکێتەوە بەسەری خۆیدا و بەسەری موسڵمانانشدا چونکە ئەبێ ئینسان زۆر وریا بێ پرسیان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاوان چییە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویان ئەی پێغەمبەری خوا فما الإثم ئایا تاوان و سەرپێچی گوناح چییە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم إذا حاك في نفسك شيئا فدعه واتە ئەو مرۆڤە ئەو ئینسانە تاوان ئەوەیە کە کار و کردارێکەکە دڵە ڕاوکێ لە دڵیا دروست دەبێ و غەم و ناڕەحەتی و ئەزیەتدان لە دڵیا دروست دەبێ واتە هەر کارێکت کرد دڵت مرتاح بوو پێی ئاسوودە بووی لە پاڵێ حەسایتەوە خۆمانەڵێی ئەمە کردەوەیکی چاک هەر کار و کردارێک کردت بەلەوەی بیکەی دوودڵ بووی قەڵەق بووی دوایەوە کردت خەمبار بووی خەفەتدار بووی ئەوە بزانە ئەو کردەوە چاک مەیکە دڵت خەبەر ئەدا دڵت پێت ئەڵێ چکە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئستەفتی قەلبەک بگەڕێرەوە بەلای دڵی خۆت بزان دڵت چی ئەڵێ لەو کارەدا واتە دڵت بکە مەیدانی بڕیار قەراردان لە کار و کردارەکانت سەحابەکان کاتی ئەچوون بۆ کارێ خەیرێ ئەیان با بچین بۆ لای نەخۆشێ هەموومان دەزانین بۆ لای نەخۆش خێرە بچین بۆ سەر قەبرانێک ئەزانین خێرە بچین بۆ مزگەوت نوێژە بکەین ئەزانین خێرە بەڵام سەحابە ڕائەواستان دەقەیەکەمتر یەکسەر نایاون بەڵێ با بڕۆین قەیچێکە کەمێ ڕائەوەستان دوای جوابیانەداوە بەینی خۆیان و خوا سافە کردیان با بڕۆین قەیچێکە ئەمجا واتە لە دڵەوە قەراری یەکتا یەکلابوونەوەیان ئەدا لەسەر کارێک ئەمجا دەچوو چونکە خوای پەروەردگار سێ دڵەکانمانەکە کە چیەک عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئیاکم ئەحذەر الصدور ئامان و سەد ئامان ئاگاتان لە دڵەکانتان بێ کاتێ بڕیارە دەن واتامە باسی ئەو کردارانەکان کە نییە بەداخەوە ئەمڕۆ خەڵکێ گوناح و تاوانەکە باسێکە خەڵکمان هەیە بەینی خۆی و خوا ساغ نییە نوێژەکە لەگەڵای عەرەقە خۆ نوێژەکە لەگەڵای قۆڵە بڕێ نوێژەکە لەگەڵای معامەلەی غەشە نوێژەکە لەگەڵای فێڵەکە نوێژەکە حەسوودە نوێژەکە غەیبەتەکە ئەمانە بەینی خۆت و خوایە خوای بینێ مسقالە زەڕێک بەخوا لای خوا ون نابێ محاسەبەی لەسەرەکرێ لە هەر کوێبی خوا دەبینێ ڕۆژێک دێ دەچیتە ناو ئەو گۆڕەها ئەوەنەیە هیچ فریاد ناکەوێ یەعلەم کە خوای پەروەردگار لە قورئاندا فەرمێ هەموو کار و کردارێک دەبینێ پەروەردگار لە ڕۆژی قیامەت کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردێ نیشانە ئەو کردەوانەی کە خراپن دڵڕاوکێ دروست دەکا قەلەقی دروست دەکا خەفەتباری و بێتاقەتی دروست دەکا هەر کار و کردارێک ئەمەی کیا بوو دوورکەرەوە لێ خۆت دوور بکە لەمە ئەمە چونکە باش وایە تاوان و سەرپێچی ئارامی دڵ نایەوێ و جەستەییش نایەوێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام چاکە و باشە ئەوەیە دڵ ئارام دەبێتەوە و مطمئین ئەبێ لە چاکەدا بەڵام لە خراپەدا فەرمێ نەخێرەوە نییە دڵت قەرار ناگرێ و ئارامی نایە بۆ دڵ و وریا بێ ئەو کاتە دڵت هەر ژێرە با قەرار بدا لەسەر ئیشەکە چونکە ئینسانی موسڵمان گوناح لای زۆر گەورەیە تاوان لای زۆر گەورەیە ئەگەر بچووکش بێ ئەمڕۆ زەمانێکە خەڵک سڵ لە تاوان ناکە سڵ لە خراپە ناکە
جار خەڵکێکەیە خۆی کاتە قوربانی خەڵک قیامەتی خۆی ئەدۆڕێنێ لەبەر خەڵک بەداخەوە پیاوچاکان و ئەسحاب و یاوەران قیامەتی خۆیان بۆ خۆیان نادۆڕان چی جا بۆ کەسێکی تر خۆت بکەیتە قوربانی خەڵک گەورەترین نەفامی گەورەترین جاهیلیەت گەورەترین دوول لە ڕووجەنابتان گەمژەیی ئەوەیە کە مرۆڤ قیامەتی خۆی بکاتە قوربانی دنیای خەڵک زۆر خەتەرە بێ زۆر وریابێ ئینسان ئەلمەدا بێ زۆر ئینسان وریابێ عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرمێ ئین المؤمن یەڕا ذنوبه ئەم سەحابە فەرمێ ئیماندار گوناحەکان ئەبینێ وەک ئەوەیە شاخێکی گەورەیە لەبەر چاوی خۆی ها لەژێر شاخەکە دانیشتووەڵێ ئێستا کەوێتە سەرما و ئێستا ناکەوێت ئاوا دەژی لەگەڵ گوناح ئیماندار وەک شاخێکی گەورە دێتە ئەگە گوناحی بچووکش بێ بە شاخی گەورە حەسابیەت بەڵام وئین المنافق بەڵام منافق چییە وئین الفاجر یەڕا ذنوبه کالذبابە بەڵام فاجر و منافق گوناح وەک مێشێ وایە مێش گوناح لای هیچ نییە مێشێک دێ لەبان لووتیە نیشێتەوە ئاوایەک دەکا و دەڕوا ئەو منافق و فاجر ئاوایە گوناح لای وایە هیچ نییە گوناحەکە و دەربەست نایە بەڵام خۆی باشترین کەس ئەو کەسەیە کە ئیماندار بەردەوام گوناح لە بەرچاوی وەک شاخێکە ترسێ ئێستا و دەقەیەتە بڕمێتە بلیا بۆی خۆی لێ پەنادا و خۆی لێ دوورەگرێتە ئەبێ ئینسانی ئیماندار وریا محەممەدی کوڕی سیرین ئەفەرمێ یەکێ لە پیاوچاکانە فەرمێ ئینی لا ئەعریف غەمه بذنب أصابه منذ 40 سنة ئەڵێ دوای 40 ساڵ ئەگە توش خەفەتێک بم ناڕەحەتیە بێتە ڕێگام فکرەکەم وەڵێم لەوەیە 40 ساڵ بەلەی سەتاوانێکم کردبێ ئێستا خوای گەورە پێم پیشانەدا سێ پیاوچاکان چۆن بوون یەکسەر دەستیان نەکردووەتە ناشکری بڵێ خوای گیان ئاوا و ئاوا و ئاوا وتێتی ئیلا سەبەب و هۆکار ئەوەیە کە تاوانێکم کردو بۆیە ماتۆتە ڕێگام بەڵکو وتێتی 40 ساڵ بەلەی سەش کە ئەو تاوانم ئەگەر کردبێ خوای پەروەردگار هەر ئێستا هاوڵێتە ڕێگام کەواتە تاوانکردن ئەوەیە بزانی فەواحیش وەوە بزانی نێمە منکەڕ وەوە بزانی عسیان هەمووی دەگرێتەوە ئیماندار چی خۆت تاوان بکەی و چی دەوروبەرەکەت تاوان بکە ئەبێ هەردووگی یەک خۆت نەیکەی دەوروبەرەکەش نەیلی بیکە چونکە ئەگەر تۆ حەقت نەبوو بە خەڵکەوە خەڵک بەگەی خۆی تاوانی کرد گوناحی کرد تۆ بێدەنگ بووی لە ئاستی حچت نەوت تۆش شەریکی ئەو تاوانەی چونکە هیچت نەوت پێیان دەستیانت نەگرت نەتوت ئەمە خراپە مەیکەن باش نییە ئەو کاتە خوای پەروەردگار عەزاب بنێرێ بگی وەک حەسابەکە و عەزابی هەرگی دەدا چونکە ئینسانی ئیماندارە بێ زۆر وریابێ لەوەی کەوا تاوانکردن هەموو شتەکانن لەوە ناوە بە چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردگار لە ئومەتەکەم هەمووی خۆشە بێ ئەگەر تاوانی بەینی تۆ خوا بەینی من و خوا هەموومان لەسەر زەویوە لەم مزگەوتەوە بێ حتا 7 تەبەقەی ئاسمان بەڵام لە بەینی خۆت و خوادا تەوبە بکەی دووری مەگرە خوای پەروەردگار لە هەموو خۆش بەڵام تاوانێ بکەی یەک تاوان دوای دەی شانازی پێوە بکەی بەو تاوانە لەناو خەڵکە پێغەمبەری خوا فەرمێ ئەم مرۆڤە خوا لێی خۆش نابێت لەبەرەوەی خۆی هەڵکێشا بەو تاوانە خۆی هەڵکێشا بەو گوناحە وەک ئەوەیە دژایەتی ئەڵڵا بکە تاوانێ خۆت هەڵکێشی بە تاوانەکە قورسترە لەوەی کە تاوانێ بکەی چەنەها تاوان بکەی بەینی خۆت و خوا سڕ بێ داوا بکەی لێت خۆش بێ ئەوە ئاسانترە خوای پەروەردگار لێت خۆش بێ بەڵام ئەمە قورسترە بێ ئینسانی ئیماندار وریابێ وتاوانکردن ئەوەی ئینسان يعلم خائنة الأعين وما تخفي الصدور خوای پەروەردگار هیچی لێون نابێ ئێمە حکمی ظاهرە دەین ئیسلام هاتووە ئێستا تۆ من چۆن دەبینی ئاوا حکمەکەی من تۆ چۆن دەبینم ئاوا بڕیارە دەم لە تۆ لە شەخسیەتی تۆ بەڵام لە ژوورەوە چی هەیە
خوای پەروەردگار ئەزانی پەروەردگار ژوورەوەمان دانە بە دانەمان نەزانێ ئەبێ وریابێ چۆن ئینسان شەرمەکە گوناحێ بکا و پێی ناخۆشە یەک مرۆڤ بزانێ لەسەر زەویدا خۆی دەشارێتەوە لێی ئەی چیجا تاوانەکەیت و گوناحەکەی ئەڵڵایەک بەرامبەر ئەو تاوانەیە کە تۆ دەیکەی خاوەنی هەموو مەخلوقات پێشینان فەرموویانە گەورە لەوە نییە کە تاوان دەکەی یعنی مرۆڤ کە تاوانێ و گوناحێکە ئەوە گەورە نییە گەورە ئەوەیە کە تۆ بەرامبەر چی زاتێ تاوانەکەی گوناحەکەی چۆن جوراتەکەی کە گوناح بکەی بەرامبەر ئەو ئەڵڵایە ئەبێ کاتێ دەست ئەبەی وە تاوان و گوناح و سەرپێچی ئەڵڵا لە یاد بێ ئێستا ئەتبینێ بەو شێوازە ئەتبینێ کە تاوانەکەکەی کە سەرپێچەکەی ئەبێ ئینسانی ئیماندار بە تایبەتی لە تاوان بەینی خۆی خوا نوێنەکان خۆی بپارێزێ بزانێ خەریک چییە ڕۆژە لە ڕۆژان هەموو دنیا پێت نەزانێ خەریک تاوان بی ڕۆژە لە ڕۆژان خوا کەشفەکە حەیات ئەبا هەر لە دنیادا مرۆڤەکان هەموو یاگەدارەکاتەوە مەلایکەکان هەموو یاگەدارەکاتەوە فڵانی کوڕی فڵان خەری فڵان تاوانە و گوناحە ئەدەی مەلایکەکان جار بدەن بە خەڵکدا با خەڵکی هەموو سەرزەوی بزانێ فڵان کەس پیاوێکی ئاوە لە ڕووتەوە لە ڕووەوە بە چاکە خۆی پێشانەدا بەڵام مەعدەنەکەی ژوورەوەی خەڵکی نەئەمەدە بیناسن دایجە زۆر جا مرۆڤ ئاوایە ئەوە عقوبەی تاوانە خوای پەروەردگار دەری ئەخا بۆ مرۆڤەکان بۆی ئەو مرۆڤە ئەو ئینسانە خۆی بگرێتەوە و خۆی بگەڕێنێتەوە بۆ تاوان و بۆ گوناح ئەو کاتەوە بوو ئەبێتە ئینسانێکی چاک و باش گومانی خراپ بەرامبەر بە برای موسڵمانت ئەو شێکێ لە تاوانە گوناح و گەورەکانە ئیمانداران بڕواتان هەبێ لەم زەمانەدا زۆرینەی خەڵک بەم تاوانە جەهەنم بۆ خۆی ئەکڕێ کار و کرداری چاکەکانی دەدا بە خەڵک لە پەلەکردن لە ئیشدا لە بڕیاردا هیچی لێ نازانێ بڕیارەدا هیچی لێ نازانێ گومانەکە گومانی خراپ گومانێک کە ئەڵڵا عەرشەکەی تێتە لەرزین ئەم دڵی نایەتە لەرزین هەندێک گومان هەیە بۆیە خوای پەروەردگار لە قورئاندا ئەڵێ هیچ گومانێ خراپ مەبن نە بە زوندۆکانتان نە بە مردۆکان خوا قبوڵ ناکە گومانی خراپ بە ئەڵڵاش بەری تۆ ئیماندارە بێمە بزانی گومانی خراپ نابێت ئەبێ بۆ برای موسڵمانت هەفتا عوزر بێنیتەوە هەفتا و یەکەکەی دڵ دەرەوە بۆ ئەو هەفتاکەی بۆ تۆ بەردەوام شتێکت لێی بینی بڵێ بەخوا لەوێ فکری لای خۆی نەبێ خەڵک وایە بە تەکی کەسێکەوە ڕێەکە عنقە سەلامی لێکە ئەڵێ بەشکەم سەلامەکە نەسێنێتەوە بیکەم نقطەیە بەسەریوە عنقە سواکە بۆی بکاتە تاوان بڵێ فڵان کەس سەلامی بێکە سەلامی نەسەردەوە بەرەو مرۆڤە لەوەی مشکی لای خۆی نەبێ فکری ئاڵۆز بێ سێرتووەکە بەڵام ئاگای لە خۆی ئەمە بچووکترین شت وە تا گەورەترین شت گەرەکێکی بەرامبەرەکەی تاواندار بکە یان گومانێکی بۆ دروستکە یان چۆنکە لەکەداری بکە ئەمە هەمووی عەرشی خوا لەرزێنێ بەڵام تۆ دڵت ئەمەنە ڕەقە لە بەد ڕەقترە لاتیش نییە و ئاسانە زۆر ئاسایی کرد ئەبێ زۆر وریابیت لەمەدا چکە خوای پەروەردگار سێر دڵەکانەکە سێر ئاکە جەڕە و جەستە ناکە خوا دڵێ ئەگەر ئەمەمان کرد ئیمانداران دڵسۆز بین یەکەمیان بەرهەمەکەی لە زبانمان زۆر دڵسۆز بین کاتێک قسەیت بۆ لە کار و کردارەکان لە خوا بترسین لە هەر چوارین دووەمیان خوێندنەوەی زیکرەکان و بەردەوام تەوبەکردن و چاکەکردن وامان لێەکە لەم کارە و لەو تاوان دوورەکەوینەوە سێهەمیان هاوڕێتی مرۆڤی چاک و باش یارمەتیدا بۆ چاکە و باش ڕەفیقی هاوڕێی خراپ مەکرد بەرەو تاوان و سەرپێچی بتبا چوارەم هەردەم مردن لەفکر نەچێت وریابە ڕۆژی دوایی لەبیر نەکەی وریابە دنیا نەتخەڵەتێنێ لەو پایە و مەنسب و برادەری خراپ و کاری خراپ وریابە نەتخەڵەتێنێ ڕۆژی دوایی و قەبر و قیامەتە لەفکر بچێت
پاڕانە و دوعای خێر و بەردەوام تەوا بپارێرەوە خوایە نەمدەیتە دەست نەفسی خۆم و نەمدەیتە دەست شەیطان و نەمدەیتە دەست مرۆڤە خراپەکە بۆی سەرکەوتووی دنیا و قیامەت خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساق کە یا ربی خوای ڕەحمان پێ بکەی دوورمان بکەیتە لە تاوانی نهێنی لە تاوانی ئاشکرا